توگەی زیاتر سەبارەت بە خۆپشاندانەکانی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ڕێگنەکەوتنی لایەنەکان و زیانە ئابوووریەکانی بەڕێز ئیحسان بەرزنجی سەرۆکی ڕێکخراوی گەشەپێدانی ئابووری کوردستان لە سوودەکانمان لە شاری سلێمانی و لەگەڵمانە. ئەم کاتت باش کاک ئیحسان، لە ڕووی ئابووریەوە ئەم کێشانی کە لە هەرێمی کوردستان هەیە، ینی هەرێم بە چ دۆخێک دەگەێنێت؟ دەنگەکە زۆر ڕوون نەبوو. بەڵای کاک ئیحسان پرسیارەکەمەوە بوو لە ڕووی ئابووریەوە کێشەکانی هەرێمی کوردستان دواکەوتنی موچەی فەرمانبەران دۆخی ئابووری هەرێم بە چی دەگەێنێت؟ یەکەم من ناوم حسان بەرزنجیە، ناوەکە بە هەڵە نووسرا بوو. دوو ئەو بارودۆخەی ئێستا لە کوردستانایە کاتێک کە فەرمانبەران موچە وەرناگرن واتە خواست کەمە بێتەوە لەسەر کاڵا و لەسەر خۆراک و لەسەر جلوبەرگ و لەسەر زۆربەی ئەو بابەتانی کە لە بازاڕە ئەفرۆشرێ لەو کاتەیە کە خواست کەمە بێتەوە واتە نرخ ئەبێ دابەزێ و بازرگانەکان ناچارە بن کەواشتی کەمتر بێنن، بەڵام بە پێچوانەوە ئەبینین زۆر جار جگە لە زەوی و خانوو هەندێک کاڵای تر هەیە نرخی بەرز بۆتەوە. نازانین لەبەر ئەوەی کەوا کەمتر ئەهێنرێت لە دەرەوە هاوردا ئەکرێت یاخود بازرگانەکان پاریان کەمتر پێماوە کە ناتوان زیاتر هاوردە بکەن. لەبەر ئەوە ئەبینین ئەمڕۆی بازاڕی ئێمە سست بووە و سارد بۆتەوە و جوڵەیەکی وە تیا نابێنرێ و زۆر لە کایەکانی یاخود بوارەکانی ئابووری بەرەو ئەوە ئەڕواکەوە زیاتر سستی تێبکەوێ. کاک ئیحسان، وەک باست کرد خاوبوونەوە بە جموجۆڵی بازاڕی هەرێمی کوردستان بەدیەکرێ پاشۆ قێرانانەی کە ئێوە باستان کرد، ئەمە چ زیانێکی هەیە؟ بازرگانەکان ینی وەکر بۆکو مەزەندە بکرێت، ئایا ئابووری هەرێمی کوردستان زیانی گەورەی بەرکەوتووە؟ بەڵێ کاتێک کە با بڵێن لە هەر مانگێکە ئەگەر 850 ملیار دینار کە ئەدرا بە موچەخۆر زۆری ئەو پارەیە ئاهاتە بازاڕەوە. بەڵام ئێستا ئەوە نایێت، ئەوە 3 مانگە نایێتە بازاڕەوە، یەت مانگی ئەدرێ و 3 مانگ نادرێ و ئەمە بازار تووشی سستی بووە و زیانی گەورەی بەرکەوتووە و زۆر لە پرۆژەکان وەستاوە. ئەوەی ئاگدار بم کە زیاتر لە 1500 کۆمپانیا وەکو مایەپووجبوون مایەپووج بووە، دەیەها هەزار هەلی کار لە دەست چووە و ئەوەی بزانین کە بەڵێندەران زۆر لە پرۆژەکانیان ڕاگرتووە لەبەر ئەوەی با بڵێن ئەو پارانەی کە لای حکوومەتە وەری ناگرن ئەوانە هەمووی بووە بە کێشە و جگەلەوە تەنانەت ئەوانەی کە بەرهەمهێنیشن کاچەند ئێمە بەرهەمهێنمان زۆر کەمە وەکو کۆمپانیا یاخود وەکو کارگە، ئەوانش سستیان تێکەوتووە لەبەرەوەی خواست کەم بۆتەوە لەسەر بەرهەمەکانیان. لەبەرەوە لە هەموو ڕوویەکەوە ئابووری کوردستان و تەنانەت لە ڕووی گەشتیاریشەوە ئەبینین زۆر گەشتیار کەم بۆتەوە، ینی گەشتیار وەکو جاران نییە. ئێستا لە چەند 100,000 هەیە، بەڵام پێشتر ئەگەیشتە ملیۆن ئەگەیشتە ملیۆن و نیو. ئەمانە هەمووی کۆمەڵێ ژمارەیە کە ئەمڕۆ ئێمە ئەبینین گەر خوێندنەوەی بۆ بکەین ئابووری کوردستان زیانێکی زۆر گەورەی بەرکەوتووە. کاک ئیحسان، تۆ باست لە چەند کەرتێک کرد، ئایا زیانەکانی ئەم دۆخی کە لە هەرێمەیە هەموو کەرتەکانی وڵاتی گرتوۆتەوە؟ کەرتی گەشتیاری گرتوۆتەوە، کردی پیشەسازیمان کردی پیشەسازی وەکو جاران نییە. تەنانەت ئەگەر کارگەی چیمەنتۆ وەرگری، ئەگەر هەر کارگەیەکی تر لە کوردستانە وەرگری، چونکە جوڵەی بینا وەستاوە، خەڵک ناتوانێت بینا بکە، سلفەی خانوبەرە وەستاوە و وەکو جاران نییە. لەبەر ئەوە زۆر هەموو کەرتەکان ئەتوانین بڵێن زیانی بەرکەوتووە، کەرتی کشت و کاڵ، کەرتی پیشەسازی، کەرتی گەشتیاری، تەنانەت حتا ئەگەر بڵێ وەکو ئاسیسیێڵیش یاخود ئەو کۆڕک تیلیکۆم و ئەمانش ئەبینی وەکو جاران نییە. ئەو خەڵک ئەو با بڵێن داهاتیان کە جاران هەبوو ئێستا ئەو داهاتیان نییە. واتە هەرچی کەرتمان هەیە هەمووی لە ژێر باری ئەو قەیرانە داراییەیە کە ئێستا لە هەرێمە گوزەرێ.
بەڵا کاکسان دەگەڕێم وڵات بەڵە بەرەزانەوەی کە ئێستا لەسەر شاشەی نارتی دەبینن خۆپشاندانی هاوڵاتیانی شاری هەڵەبجەیە و دەزان کە ئەمڕۆ لە دوای وتاری هێنی مامۆستایانی ئاینی بەشێک لە وتارەکەیان تایبەت کردبوو بە کێشەی هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان سەبارەت بە دواکەوتنی موچەوە و ئەو کێشە و قەیرانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و وەک دەبینن تاوەکو ئێستا لە شاری هەڵەبجە خۆپشاندان هەیە. کاکی حسان دێمەوە لای ئێوە باس لەوە کرد کە دواکەوتنی موچە کاریگەری لەسەر بازاڕەکات پێ وایە تەنها ینی حکوومەتێک نەتوانێت موچەی فەرمانبەرە و مامۆستاکانی خۆی دابین کات چۆن نتوانێت پلانی ئابووری خۆی ڕێک بخاتەوە. ئەو وەکو بزانین حکوومەتی هەرێم پلانی ئابووری هەر نەبووە بوو بێتیش پلانێکی ئەو تۆن نەبووە تۆکمە بێ و داڕێژرا و بەداتا و درێژخایەن بوو شتی بڕوا ناکەم شتی وامان هەبوو بێت و باسی استراتیژیەک کرا بەڵام استراتیژیەکە هەر ڕژنووس بوو جێبەجێ نەکرا. اینجا دوای ئەوەش ئەو کە ناتوانێت موچە دابین کە وەکو پلانیشی هەر نەبووە لە بنچینەدا. کێشەیەکی ترمان هەیە لە وڵاتانی تر کاتێک کەوێتە قەیرانێکی واوە حکوومەت ناتوانێت موچە بدا لەبەرەوەی وڵاتانی پێشکەوتوو یاخود ئەو وڵاتانی کە ئابووریان باشە کەرتی تایبەت ڕۆلی سەرەکی ئەبینێ لە ئابووری لە هەڵسوڕاندنی ئابووری وڵاتەکەیە. ئێمە بەداخەوە کەرتی تایبەتمان خنکاندووە قۆرخ کراوە لەلایەن کۆمپانیای حیزبەکانەوە نەیتوانی گەشە بکە و ئەو ڕۆڵەشی نەدراوەتێ تا ئێستا ئێمە خۆشمان نازانین ئایا ئێمە بە چه سیستمێکی ئابووری ئەڕۆین بەڕێوە. ئەگەر ئابووری بازاڕە وایە کەرتی تایبەت ڕۆلی سەرەکی بینێ نەک ئێمە کەرتی گشتی زۆرینەی موچەخۆری گرتووەتە خۆی پێویست بوو موچەخۆری یاخود فەرمانبەران زیاتر لە کەرتی تایبەت هابن نە لای حکوومەت. ئەمە خۆی هەڵەیەکی گەورەیە کە حکوومەتی هەرێم هەر لە نەوەتەکانەوە کردوێتی لە دوای 2023 هەڵەکە گەورەتر بووە. اینجا دوای حزب چۆتە ناو ئابووریەوە ناو بازاڕەوە لەبەرەوە کێشەی گەورەی ئێمە لێەوە دەست پێکا کاتە حزب دەسەگرێ بە سەر کەرتە ئابووریەکانە دەسەگرێ بەسەر نەوت بەڵێ لەکوێی دنیا هەیە کە حکوومەتێک پلانی ئابووری نەبێ و باسنە لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی ئابووری نەبووە. بۆ نمونە وڵاتێکی وەک یۆنان کاتێک کەوتە قەیرانی داراییەوە کێشەی گەورەی هەبوو ینی دواتر بڕیاریدا لە ڕێگەی وڵاتانی ئەوروپاوە کێشەکەی چارەسەر بکە بەڵام هەرێمی کوردستان خاوەنی کۆمەڵک سەرچاوی مرۆیی گرنگە خاوەنی نەوتە ینی بۆچی نەیتوانی لەم ڕێگەیەوە چارەسەری کێشەکانی خۆی بکە یا جارێک وای بکردایە کە لەگەڵ بەغدام کێشانی چارەسەر بکرا ینی ئەمانە ڕێکار نەبوون بۆی کێشەکانی چارەسەر بکات. لە ڕاستیە ئێمە وەکو حکوومەت بیرمان نەکردوێتەوە وەکو دەوڵەت بیرمان نەکردوێتەوە زیاتر وەکو حزب بیر کراوەتەوە زیاتر ئیش کراوە بۆ بەرژەوەندی حزب و بۆ دارایی حزب پێ بگەێنرێ نەک دارایی حکوومەت و دارایی هاوڵاتیان و خۆشگوزەرانی و گەشە پێدانی ئابووری لە هەموو بوارەکانە ئەوە کاری بۆ نەکراوە کار بۆ ئەوە کراوە بۆیش بە پێویست نەزانراوە پلانە بێ ئەوەی ئاگادار بین پلانی استراتیژی هەبوو لە لای وزارەتی کشت و کاڵ ئەو بودجەی بۆ تەرخان نەکرا تا پلانەکە جێبەجێ بکرێ. زۆر بواری تریش ئێمە بینین ینی تەنانەت ئەگەر پلانیش هەبوو بێ وەکو پێویست مامەڵەی لەگەڵ نەکراوە جێبەجێ نەکراوە. اینجا گەڕێنەوە سەر ئەوەی کە لە هەرێمی ئێمەیە لەم هەرێمی کوردستانە وەکو حکوومەتداریمان نەکردووە ئێمە زیاتر حزبداریمان کردووە وەکو حزب جوڵاوینەتەوە ئابووری حزب دارایی حزب بەلامانەوە گرنگ بووە بۆیە بە پێویست نەزانراوە پلان هەبێت. بەڵێ کاگە حسان تۆ باسی لەوە کرد لە هەموو کەرتەکانە لە کەرتی کشت و کاڵ پیشەسازی گەشت و گوزار و بەرهێنان پرۆژەکان دواکەوتنێ یاخود خاوبوونەوە هەیە و پرۆژەی باش پێشکەش ناکرێ ئەمانە ینی ئابووری هەرێم بە چی ئەگەێنن هەرێم چەند دواخەن لە گەشەکردن؟ بێگومان هەموو دواکەوتنی هەموو قەیرانێکی دارایی ڕەنگەداتەوە لەسەر هەموو کەرتەکان و کەرتەکانیش کە دوا ئەکەون هەرچەند لە پێشتریش هەوڵێکی وانەدرا بوو ئەو کەرتانە پێش بخرێن بەڵام باشتر بوو لە ئێستا کاتێ ئەو کەرتانە بەرەو ئەوە ئەڕوا سست ببێت و بەرهەمی تایە کەمترە بێتەوە ئەوە بێگومان واکەکەوە زیاتر ئێمە پشت بە هاوردە بەستین و کەرتەکانی خۆمان نەتوانن پێ بگەن ئێمە لە چەند بەشێکی کشت و کاڵە تەنانەت هەندێک بەشی گەیشت بوو ئەوەی کەوا ئێمە بەشی خۆمان بکاوەکو بەرهەم بەڵام ئێستا ئەگەر وا بڕوا ئەکشێت ئەوەش پاشە کشەیەەکە واتا ئێمە هەرە بینەوە ئەو کۆمەلگایی کە بەکاربەرین پشت بە هاوردە ئەبەستین و بەرهەمی ناوخۆمان پێ ناگات لەبەر ئەوە ئێمە ئابووریمان بەرەو نشستی هەڕوا. کاگە حسانکەر بە کورتی وەڵام بیتەوە هەر وڵاتێکە باز لە شوێنێکە باز لە دروستکردنی دەوڵەت بکرێت ژێرخانی ئابووریە وڵاتە گەشەی پێدرێت تۆ باس لەوە کرد کە لە هەموو کەرتەکانە کێشە هەیە
کوردستان بەم دۆخەوە ینی دەتوانێت باسی دەوڵەت بکە؟ ئەوە جاری تریژ ئێمە باسمان کردووە تۆ ژێرخانی ئابووریت نەبوو گەشت بە ئابووری وڵاتەکە نەدا ناتوانانی دەوڵەت دروستکەی دەوڵەت دروستکردن لەسەر بنچینەی ئابووریدا ئەمەزرێت ئێمە بەداخەوە ئێمە سیاستمان پێش ئابووری خستووە لە وڵاتانی پێش کەوتووە دایمەن ئابووری لە پێش سیاستەوەیە ئەمڕۆ وەکو دوێنێ گوێم لێبوو کە بۆچوونێکی جوانە ئەڵێ لای ئێمە سیاستمەداران ئەبن بە بزنسمان بەڵام لە وڵاتانی پێشکەوتووە بزنسمان ئەبێ بە سیاستمەدار ئەمەیە هەموو شتەکان لای ئێمە ئاوەژۆ بووتەوە بۆیە مەسلەی دەوڵەتداری بتەوێت دەوڵەت دروستکەی ئەبێت دوو بابەتی زۆر گرنگ هەیە یەکیان ئابووریە دووەم سوپایەکی نیشتیمانی تەوێ ئەمڕۆ زۆر چەند وڵاتی هەیە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە تا ئێستا دانیان پێنەنراوە بەڵام وەکو ئەژمارەکرێن سەیرەکەی هەژدەمین دەوڵەتە لە جیهانە لە ڕووی ئابووریەوە یاخۆ 25 دەوڵەتە یعنی دخۆی گرتووە و وڵاتانیش بازرگانی لەگەڵاکەن وەکو دەوڵەت مامەلی لەگەڵاکەن بەڵام نەتەوەی گرتوەکان تا ئێستا دانی پیانە ناوە. بەڵێ زۆر سپاس بۆ ئیحسان بەرزنجی سەرۆکی ڕێکخراوی گەشەپێدانی ئابووری کوردستان کە لە ستودیۆکەمان لە شاری سلێمانە